عزیزان و خۆشەویستانی ئێمە لە هەرکوێکن بینەری پرۆگرامی ئەمڕۆ و شاشە ڕەنگینەکەی گەلی کوردستانن جوانترین سڵاتان لێبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان ئەخوازم. خۆشحاڵم کام ئێوارەیە بە یارمەتی هاوکارانم لە پرۆگرامێکی نوێ هاتینۆتە لای ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوای پرۆگرامێک بێت بەدڵی ئێوەی ئازیز بێت و بە هیوای سوود و سپاس بۆ ئێوەش کە هاتاکوێ و کۆتایی بینەرمان بن. عزیزان میوانی ئەم ئێوارەمان مامۆستا دارا ئەنوەر زۆرابە کە وەکو کۆمەڵناس لەگەڵ ئێمەیە و باس لە گرنگی خوێندنەوە دەکەین بۆ تاكی كورد. مامۆستا دارا زۆر بەخێر بێت. سڵاو ئێوارەی بەڕێستان و بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونی تۆش. مامۆستا دارا لە سەرەتادا ئەمەوێت باسێکی ئەومان بۆ بکەیت لە ئێستادا گەنج بەتایبەت تاکو چەنە گرنگی بە خوێندنەوە دەدات. بێگومان کلیلی پێشکەوتنی هەموو گۆڕانکاریەکانی دنیا خوێندنەوەیە، ئەو کۆمەڵگەیانی کە خوێندنەوە بۆتە کەلتور و بەشێک لە ناسنامە و ژیانی تایبەتی تاکەکانی نێو کۆمەڵگە توانیانە گۆڕانێکی وەچەرخانی گەورە بکەن لە ژیانی خۆیاندا و توانیانە کۆمەڵگەکەیان بکەن بە کۆمەڵگەیەک کە ئاستێکی گرنگی هەبێ لە پێشکەوتن و چێبڕکێ و ململانێ لە نێوان تاکانی خۆیاندا دروستکەن بە شێوازێک کە بتوانن تاکانی نێو کۆمەڵگە بەشدار بن لەو گۆڕانکاریانی کە لە نێو کۆمەڵگەدا دروست دەبێت و تەنها بەشداریکردن ئەمە بکات چۆن ئەم گۆڕانکاریانە دروست بکات. ئەمە تەنها بەشداریکردنی تاک نییە، بەڵکو بە شێوازێکە کە خوێندنەوە جۆرێک لە بەشداریکردنی پەروەردەی لە تاکدا دروست دەکات. واتە خوێندنەوە تەنها خوێندنەوە ڕەفتاری خوێندنەوەی کتێبەکان نیە، بەڵکو خوێندنەوە بەشدار دەبێت لە پەروەردەکردنی تاکانی نێو کۆمەڵگادا. ئەمە چۆن بۆ نمونە کەسێک ئەشێت بەهۆی بارودۆخێکی خێزانیێوانە لە نێو کۆمەڵگادا هیچ جۆرە بەرکەوتنیکی پەروەردەی تایبەتی نەبوو بێت. بۆ نمونە کەسانێکمان هەیە کە دایک و باوکیان بۆ نەخێزانەکانیان وشیارێکی باڵای نەبووە، نەیتوانیوە ئەم کەسە پەروەردە بکەن، دابنیشن لەگەڵیا گفتوگۆی لەگەڵ بکەن، باسی ئەوەی بۆ بکەن کە ئەو گۆڕانکاریانە چیە لە ژیانی ئینساندا ڕووی دەدەن. گۆڕانکاری بۆ فیسیۆلۆژیەکانە، بایۆلۆجیەکانە، ئەو گۆڕانکاریانەی ترن کە تایبەتن بە ژیانی ئینسانەکانی نێو کۆمەڵگە لە ڕێگەی خێزانەکانەوە فێر نابێت، بەڵکو ئەم کەسە لە ڕێگەی خوێندنەوەی کتێبەکانەوە لە ڕێگەی خوێندنەوەی کتێبەکانەوە وا دەکات کە وشیارێکی تایبەتی هەبێت بەرامبەر بە ژیانی خۆی، وشیارێکی تایبەتی هەبێت بەرامبەر بە و جیهانی کە ئەو تایدا دەژیت. ئەم وشیارێ وا دەکات کە کەسێتێکی بەهێزت بۆ دروست بێت، کەسێتێک کە متمانی بەخۆی هەبێت، کەسێتێک بێت کە هەردەم لە بەردەم ئەو گۆڕانکاریانی کە دێتە پێشەوە لە ژیاندا ئەم بتوانێت عقلێکی کراوەی هەبێت، واتە بتوانێت هارمۆنی و گونجاندن لەگەڵ خودی خۆی و لەگەڵ بارودۆخە جیاوازەکان دروستکات تاوەکو بتوانێت بە شێوازێکی سەرکەوتوانە مامەڵە لەگەڵ ئەو قۆناغی خۆیدا بکات و بۆ پێشەوە بڕۆێت. کەواتە چۆن بتوانین ئێمە ئەو قۆناغە سەرکەوتووە تێپەڕێنین؟ ڕەنگە ئێمە هەر لە سەرەتاوە فێر نەکرێن. ئێستا باسی پەروەردەی ئێستا ناکەم بە خۆشحاڵیەوە هەر لە باخچەی ساوایانەوە ئەم پەروەردەیە گەشەی پێدێت و وا لە مناڵەکان دەکات کە باسی خۆشەویستیان بۆ خوێندنەوە هەبێت، بۆ کتێب هەبێت و هەتاکۆی لە قۆناغەکانی دیکەشدا تیای گەشە دەکات. بەڵام بۆ ئێمە چۆن ئەوە بکەین کە خۆشەویستی بۆ کتێب گەڕێتەوە، وا بکەین کە ئەوەندەی گرنگی بەتایبەت لە ئێستادا کە ئەوەنەی پێشکەوتنی تەکنەلۆژیا و سەرقاڵیمان بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەیە، وای لێ کردوین تا ڕادەیەکی زۆر دووری خستوینەتەوە لە کتێب. کەواتە چۆن ئەم نزیکایەتە دروست بکەینەوە؟ ئێمە دەتوانین وەکو کۆمەڵگەی کوردی لە ڕێگەی پەروەردەوە ئەم ئەرکێ بکێشین و بەتایبەت لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەین و وا بکەین کە منداڵەکانی ئێمە کتێبیان خۆش بێت و بتوانین کتێبخانەی بچووک لە ماڵەکاندا دروستکەین تایبەت بە منداڵان و دەبێت تێگەشتی ئێمە بگاتە ئاسێک کە تێبگەین کە بۆ منداڵان بەتایبەت بە قۆناغەکانی سەرەتایی چی جۆرە کتێبێک گرنگە بیخوێنەوە و پێویستە معلومات و زانیاریەکان بەپێی توێژینەوە زانستیەکان پێویستە لەسەر بنەمای گەیاندنی چیرۆک بێت بۆ قۆناغی سەرەتایی چیرۆک زۆ گرنگە، واتە بەڵێ کەلتورێک دروستکەین لە ڕێگەی خوێندنەوەی چیرۆکەوە وا بکەین کە
هەم زانیاری بدەین بە منداڵەکان و هەم منداڵەکان فێری خوێندنەوە بکەین و لە ڕێگەی ئەو ئاڵوگۆڕەی بۆ نمونە منداڵێک فێر دەکەی چۆن بچێتە کتێبخانەی باخچەکەی بۆ نمونە کتێبێک وەرگێت و چۆن کتێبەکە دوای خوێندنەوەی فێری ئەمانەت پارێزیەکەی کە چۆن ئەم کتێبە دەگەڕێنێتەوە بۆ کتێبخانەکەی خۆی وا دەکات کە هەستی بەرپرسیارەتی تا دروست دەبێت بۆ نمونە منداڵێک کە چیرۆکێ دەخوێنێتەوە تەنها چیرۆکەکە ناخوێنێتەوە بەڵکو دێت ئەم چیرۆکە ئەژێڕێتەوە بۆ کەسەکانی دەوروبەری باسی چیرۆکەکەیان بۆ دەکات لە ڕێگەی ئەم خوێندنەوە و ئەم گێڕانەوەیە ئۆتۆماتیکیەن زاکرەی منداڵەکە ڕوو لە گەشە و ڕوو لە زیادبوون دەبێت سیرەکەیت ئەگەر مناڵێکە بینیت وێنەیەکی لە بەردەستا بێت یاخود چەند وێنەیەکی لە بەردەستا بێت لە ڕێگەی ئەم وێنانەوە چیرۆکێک دروست دەکات ئەمە زۆری خوێندنەوە و علاقاتی ئەو مناڵێ و مێشکفراوانیەتی واکات زۆری خوێندنەوەیە و زۆری ئەوەیە کە منداڵ بۆ خۆی بوونەوەرێکی فەلسەفیە ینی پرسیارکەرە منداڵ بوونەوەرێکە بەردەوام پرسیار دەکات لەسەر ئەو شتانی کە لە دەوروبەریدان بۆ نمونە ئەگەر منداڵێک لێرە بێت لەوانێ بپرسێت ئەو ڕەنگی ئەو قەنەفێ بۆ ئەویان سپیە بۆچی ئەمەیان شینە یان بۆ ئەوە ڕەنگێکی ترە بۆ ئەمە ڕەنگێکی ترە یان پرسیار لەسەر شەوازی جلوبەرگەکەی تۆ بکات ئەنی پرسیارەکانی مناڵ پرسیاری فەلسەفی بەڵام مامۆستادارە هەندێک سیرەکەی هەندێک جار دایک و باوکەکان بێزارە بن لە پرسیارکردنی زۆری مناڵەکانیان وازانن ینی وەکو چۆن ئەڵە دەڵێ مناڵێکی زۆر بڵێ زۆر قساکات بێزار ئەبێت گرنگە دایک و باوکان و شیاری ئەوان هەبێ بەرامبەر بەوەی کە منداڵ هەم بوونەوەرێکی قسەکەری پرسیارە ئەنی بەردەوام پرسیارەکات و تێبگەن کەوەی کە ئەو پرسیارانە بۆ ئەوەیە کە وەڵامی دەستکرد بەشێکی پەیوەندی بە قۆناغی گەشەی منداڵەوە کە پێویستی بەوەیە کە زانیاری لە دەوروبەر وەرگرێت زانیاری وەرگرێت بەرامبەر بۆ شتانی کە هەیە ئەمە ژوا دەکات کە بۆ نمونە ئێستا من ئەگەر نمونەیەکت بۆ بێنمەوانێ ئەگەر بۆ نمونە خوێندکارێکی وڵاتێکی پێشکەوتوو بەریتە مۆزەخانەیەکەوە لەگەر خوێندکارانی وڵاتێکی تر کە ئاسی پێشکەوتنیان لە ئاسێکی باڵایانە بێت سەیر بکە ئەو نووسراوانی کە لەسەر ئەو شتانی کە لێوێ دانراون ئەوانەی کەڵچەری خوێندنەوەیان هەیە پێش ئەوەی سەیری بۆ نمونە ئەو کەلوپەلە بکە لە مۆزەخانەکە هەیە ئەچێت ئەی خوێنێتەوە دوای خوێندنەوە دواتر ئەچێ سەیرێکە دواتر زانیاری وەرئەگرێت و دواتر ئەچێت سەیرێکە بەڵام بە شێوەیەکی گشتی سەیری ئەو منداڵانی کۆمەلگاکانی ترکە ئەچن بۆ نمونە لە گەشتە زانستیەکانە دەبینی گرنگی بە خوێنەوەی شتەکە نادەن تەنها وێنەکە دەبینن ئەمە لەبەرەوەیە کە ئێمە کەلتورێکی دروستبوونی خوێندنەوەمان لە نێو ژانی ئینسانەکانی نێو کۆمەلگا دروست نەکردووە بەتابەت دەگەر کۆمەلگەی خۆمان پشکی گەورەی بابەتی سەرەکی ئێمە لەسەر ئەوەیە کە چۆن بتوانین وا لە تاکی کورد بکەین کە ئەم هۆشیاریان لا دروست بێت هەر لە سەرەتاوە بەڵام بەر لەوەی کە وەڵام بدەیتەوە دەچینە لای وچانێکی کورد و لەگەڵتانە بەردەوامە بین. جارێکی تر سڵاتان لەبێ ئێمە لەگەڵ کاکدارە بەردەوامە بین گفتوگۆکەین بۆ هیوای کە گفتوگۆکانمان سوودی هەبێت بۆ ئێوەی ئازیز. مامۆستادارە باسی ئەوەمان کرد کە ئێمە چۆن کار لەسەر تاکی کورد بکەین و باسی ئەوەت کرد کە تاکی کۆمەلگاکانی دیکە ڕەنگە لە ئاستێکی پێشکەوتنی بەرچاو بن ئاستی زیرەکی و پێشکەوتنی و خوێندنیان فراوان بێت ئەی ئێمە چۆن وا بکەین تاکەکانی ئێمەش بگاتە ئەو ئاستە مێشکیان فراوان بێت لە ڕێگەی پەروەردەوە ئێمە توانین تاک دروستکەین و لە ڕێگەی کەلتوری دروستکردنی کەلتوری خوێندنەوە دەتوانین تاک دروستکەین و لە ڕێگەی بەهێزکردی متمانە لە لای ژیانی ئینسانەکان دەتوانین تاکی بەهێز دروستکەین. تاکی بەهێز چۆن دروست ئەکرێت؟ تاکی بەهێز بەوە دروست دەکرێت کە ئێمە تێگەشتنی پۆزتیڤمان هەبێ بەرامبەر بە یەکتر. نمونەیەکی زانستی بۆ هێنمەوە لە زانستی کۆمەڵناسیدا کە ئێستا دنیا لەسەر بوارەکانی سۆسیۆلۆژیادا بەتایبەت ئیش لەسەرەوە دەکات کە چۆن کۆمەڵگا لە ڕێگەی سۆسیۆلۆژیاوە بۆ پێشەوە بەریت و خوێندنەوەکانی دنیا بەرەو ئاڕاستی خوێندنەوەی مۆدێرنەکانی زانستی سۆسیۆلۆژیا ڕات شتێک هەیە لە سۆسیۆلۆژیادا پێی دەوتێت نەزەریەی کارلێک تیۆری کارلێک لەم تیۆرەدا دەڵێت مرۆڤ هەر شتێکی بۆ بکەی
بەرکەوتنەکەی وەڵامێکی بۆ دەبێت نمونەیەک ئەهێنرێتەوە لە توێرەدا باسی خوێندکار و مامۆستا دەکات ئەڵێ ئەگەر بۆ نمونە پەیوەندیەکی نێوان خوێندکار و مامۆستا لەسەر بنەمای پۆزتیڤ دروست بێت تێڕوانینی مامۆستا بۆ خوێندکارەکەی لەسەر ئەوە بێت کە خوێندکارێک لە پۆلێکدا بە نمونە بێنێتەوە ئەگەر بە دەستپاک و زیرەک ناوبانگ دەرکات وردە وردە ئەم ناوبانگی وای لێ دێت لە نێو پۆلەکەدا دەردەکەوێت و دواتر مامۆستاکان پێی دەزان خوێندکارەکانی خوێندنگەکە پێی دەزان و دواتر ئەو ناوبانگیە دێتە دەروی خوێندنگە خەڵکی دەروی خوێندنگەکەش پێی دەزانێت ئەڵێ ئەگەر ئەم کەسە واژ نەبێت یعنی ئەم سیفەتی تیان نەبێت بەڵام ئۆتۆماتیکی لەژێر کاریگەری دەوروبەردا دەبێت بۆ مرۆڤەی کە دەوروبەر ئەوەی لە چاوە ئەمە بۆ ناو خێزانیش ڕاستە ئەمە بۆ ناو خێزانیش ڕاستە جا پێچەوانەکەی چیە لەم تیۆرە سۆسیۆلۆژیدا بۆیە گرنگە خوێندنەوە سۆسیۆلۆژیەکان زۆر گرنگن لە دنیای ئەمڕۆدا پێچەوانەکەی چیە ئەڵێ ئەگەر ئەم مرۆڤە بە نێگەتیڤ بۆ نمونە لەسەری و توێشکرا و بابەتەکان ورژێنرا لەسەری سەرزەنشکرێت ئەم سەرزەنشکردە وای لێدە خوێندنگەکەش دەزانێت و مامۆستاکان دەزانێت و خەڵکی دەوروبەریش دەزانێت ئەڵێ ناچار ئەبێت ئەم کەسە ئەو سیفەت بۆ نە کەسێک بە خوێندکارێکی خراپ ناوزەند دەکات ئەڵێ ناچار دەبێت ئەم خراپی قوبول کاوەک ئەوەی کە هەیە کە خەڵک پێشبینیەکات لایەنێکی تر ئەڵێ یان ئەم کەسە ئەگەر تێگەشتنیکی باشیە بێنە خوێندکارە وا دەکات سیفەتە خراپەکانی خۆی لە خۆیدا چاپ کات و ببێت بە مرۆڤێکی باش وازە خراپەکاری بێنێ یان خاڵی سێم دروستە بێت کەسێکی گۆشەگیر دروستە بێت وای لێ دێت کە تووشی ئەوە دەبێت ڕاکە لە پۆلەکەی ڕاکە لە کۆمەڵگەکەی ڕاکە لە خوێندنگەکەی ڕاکات یعنی ئەو هەموو ڕاکردنەی بۆ نمونە خوێندکاران لە خوێندنگەکانی ئەمڕۆی کۆمەڵگەی ئێمە هەیە بەشێکی دەرەنجامی ئەوەیە کە تێڕوانین و دیدگای ئێمە بۆ یەکتر تێڕوانین و دیدگایەکی نێگەتیڤە ئەگەر تێڕوانین و دیدگای ئێمە بۆ یەکتر تێڕوانینێکی پۆزتیڤ بێت ئۆتۆماتیکیان بۆ نمونە تێڕوانینی من لەسەر تۆ کە بێژەرێکی سەرکەوتوی کچێکی بتوانیت لەم شاشە ڕەنگینەی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کە هەموو ڕۆژێک بەتوانە و لێهاتی خۆت بەرنامەکان پێشکەش دەکەیت ئەم تێڕوانینەی من بۆ تۆ یارمەتی دەرە بەبێ ئەوەی کە تۆ هەستی پێ بکەیت هێزێکی فیزیکی لە نێوان مرۆڤەکاندا هەیە یارمەتی دەرە بۆی ئەم هێزە پۆزتیڤی تۆ گەشە بکات و متمانە بە خۆت زیاد بکەیت ئێمە دەتوانین لەم ڕێگەیەوە والەتاکانی نێو کۆمەڵگە بکەین هەمویان متمانیان بە خۆیان هەبێت باوەڕیان بە خۆیان هەبێت باوەڕیان بەوە هەبێت کە گۆڕانکاری لە ژیانی خۆیان دروستکەن باوەڕیان بەوە هەبێت کە کتێبەکان بخوێنەوە چکە دوجار بەچی مرۆڤ سەرکەوتووە بێت بەچی سەرکەوتووە بەخوێنەوە سەرکەوتوو ئەبیت بە ڕاوێژکردن لەگەڵ کەسانی دەوروبەر سەرکەوتووە بیت بە تەرکیزێکی بەهێزکەیتە سەر ئەو خەونەی ئەو ئاماجی کە خۆت لە ژیانت دەتوانیت دەڕێگی ئەو تەرکیزەوە بەردەوام بیت دەتوانانی سەرکەوتوو بەر لەوەی کە مامۆستا ئەو ڕۆڵە ببینێت دایک و باوکەکان لەبەرەوەی لە سەرەتایەوە مناڵە لەنا ئەم دایک و باوکەیە دروستە بێت و پەروەردە ئەکرێت دایک و باوکەکان ئێمە باس لەوەکەین دایک و باوکەکان چۆن کاریگەری لەسەر مناڵەکانیان دروستکەن بەڵام پاژوچانێکی کورت و ئێمە بەردەوامە بین. لەگەڵ ملیۆنان ڕەنجی تێر ڕوونی بێوێنە و تەکنەلۆژیای HDR واستەکەی ئەم دوعاشقا لە ژووری دانیشتەکەت بن. هایسنس لێرەوە جیهانی ڕاستەقینە ببینە. دووبارە سڵاتان لێبێ. مامۆستا دارا باسی ڕۆڵی پەروەردەی دایک و باوکمان کرد لەناو خێزانە چۆن وا لە تاک بکات کە ئەو شێوازانەی کە باست کرد مامۆستایەک ئەتوانێت ڕۆڵ ببینی لەسەر خوێندکارەکەی دایک و باوکەکەش لەسەر مناڵەکەی دەور ببینێت. بێگومان خێزان لە بچووترین وحدەی کۆمەڵایەتی نێو کۆمەڵگەیە. خێزانی باش کاریگەری لەسەر کەسێتی مرۆڤەکان هەیە. ئەو کەسێتیانەش لە قۆناغی پێش لە دایک بوونەوە واتە ئەو کاتی کە منداڵ لە سکی دایکی دەبێت کەسێتەکان دەتوانێت دروستکرێت بە پێی هەندێک لە تیۆرەکانی بواری دەروناسی کە خوێنەوە بۆ زانستی دەروناسی دەکەی پێمان دەڵێت کەسێتەکان پێش قۆناغی تا 5 ساڵی دروست ئەبن دواتر ئەوەی کە دروست دەبێت ڕنگدانوی کەسێتی پێش 5 ساڵە. هەندێک تر بە پێچەوانەوە بەتایبەت لە بواری کۆمەڵناسیدا کە هەندێک کۆمەڵناسی گەورە هەیە بەتایبەت کۆمەڵناسەکانی ئەمریکا وەکو جۆ شارۆن و ئەوان لە مەسائلی پەروەردە و دروستبوونی کەسێتی و گۆڕانکاریەکانی کۆمەڵگەی بەشەری و
چۆنێتی گۆڕانکاری لە وزە و توانای گەنجان و هێزی خوێندنەوە و بەریەکەوتنە کۆمەڵایەتیەکان و هەموو ئەمانەکە لە ژیانی ئینسانەکانی نێو کۆمەلگا ڕوودەدا. جا شارۆن ئاماژە بەوە کات کە پێویستمان بەوەیە کە لە قۆناغەکانی دواتردا ئێمە گۆڕانکاری لە ئینسانەکاندا پیوە کە قۆناغی گەنجێتی واتە و قۆناغی بەڵام یەک شتێکەیە لە گەنجێتی چۆن پێوانە دەکرێت لە سۆسیۆلۆژیادا گەنجێتی بە تەمەن پێوانە ناکرێت. ئەوە زانستی دەروناسی بۆ نمونە هەموو شتێک بە تەمەن پێوان ناکات بۆ قۆناغەکانی گەشەسەندن و هێزی خوێندنەوە و توانە وڵاتیەکان. بەڵام کۆمەڵناسەکان گەنجێتی بەچی پێواناکەن بەوەی کە ئەڵێ کەسێک تەمەنی ئەگە 100 ساڵ بێت بەڵام توانای داهێنان و دروستکردن و بەشداریکردنی ژیانی هەبێتە بەشداریکردنی ژیانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی کەلتوری توانای گفتوگۆکردن توانای یەکەوتن هەموو ئەمانە هەبێت. ئەمە پێیان وایە کە گۆڕانکاری لە ئەلە و چێکەساتەوە دەست پێ دەکات کە مرۆڤ بەردەوامە لە بەدەستێنانی شت و گۆڕانکاری و داهێنان و بەرەو پێشوونەکانی ژیانی خۆی. زۆر باشە. بێگومان حەزمانەکە زیاتر لەگەڵ تا بەردەوام بین، بەڵام لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەمان هەر ئەوە بوو لەگەڵ توێ هاتیینە کۆتایی. زۆر سپاس بۆ ئامادەبوونت، زۆر سپاس دووبارە. بەڵ خۆشەویستان، یەکێتی نووسەرانی کورد کۆڕێکی بۆ مامۆستا ئەیبڕۆستەم ڕێخستووە. هاوکارانمان ڕاپۆرتێکیانە سەرەوە ئامادە کردەوەمان فەرمووە پێکەوە بینەری بین. یەکێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵی زامی کوردستان ئێوارە کۆڕێکی بۆ نووسەر و لێکۆڵەر مامۆستا ئەیوب ڕۆستەم ساز کرد کە تایبەت بوو بۆ تێکستە ئەدەبیانەی کە کورد خۆی بە خاوەنیان دەزانێت و مێژووی تێکستەکان دیاری دەکات. دیارە ئەمڕۆ ئەمە لە چوارچەوەی چالاکیەکانی لەخی سلێمانی یەکێتی نووسەران و ڕێکخراوی زامی کوردستان کۆڕێکمان بۆ ڕێکخراوە. کۆڕەکە سەبارەت کۆڕێکی ئەدەبیە سەبارەت بە زمانی تێکستە ئەدەبیەکانی کورد زیاتر لە 1000 ساڵدا هەوڵە دەین هەم باسێکی زمان، هەم باسێکی تێکست، هەم باسێکی ئەو زمانێک کە تێکستەکانی بۆ نووسراوە، چونکە تا ئێستا کۆمەڵێک هەڵی گەورە کراون لە بواری ئەوە ئایا ئەو زمانە زمانی قسەکردن بۆ یا زمانێک بە تەنها بۆ شێعر و ئەدەبیات بەکارهاتووە. ئێمە سنوورە جوگرافیەکەیمان دەستنیشان کردووە ئەو خەڵکانێک کە بەکاریانێنەوە ئەو شاعرانەیە کە بۆ زمانی لە سەردەمە جیاجیەکان و لەمەوەی ئەو 1000 ساڵە بە شێوەک لە شێوەکان شێعریان وتووە. هەوڵە دەین ئەوە بگەێنین کە ئەم زمانە زمانێکی ئەدەبیە، زمانی گۆکردن نەبووە، بەڵکو لەژێر ئەم زمانە چەند زارا و بنزاراوەیە کە بوون بۆ گۆکردن لەو سەردەمانە. تێکستەکانی بە شێوەیەکی گشتی دوو کۆمەڵێکیان تێکستی یارسانن، ئەدەبی یارسان، کۆمەڵێکیان ئەوانەی دەرەوە یارسانن. باسێکیش لەوانەیەکی کۆڕەکە بە ناونیشانی زمانی تێکستە ئەدەبیەکانی کوردە و کۆمەڵی زامی کوردستان لە درێژەی چالاکیەکانیاندا ڕێکیان خستووە سەبارەت بە مامۆستا ئەیوب ڕۆستەم و هەوڵ و کۆششەکانی لە ئەدەبی کوردیدا بەم شێوەیە بۆ گەلی کوردستان دوان. ئێمە وەکو کۆمەڵی زامی کوردستان منوەکو بەڕێوەبەری کۆمەڵەکە ئێمە کۆمەڵەیەکی خێرخوازین بەڕاستی، بەڵام پێمان خۆش بووە هەر لەوەیە قەتیز نەمێنین لە پێمان خۆشە پەرەی پێبین کۆمەڵەکەمان و بچینە زۆر باریترەوە. ئەو بارانی ترکە چوینە پێمان خۆش بووە کۆڕی شعریە، ئەو کۆڕانەیە کە لە بواری ئەدەب و مێژوودا کەسانی پسپۆر بانکەین لەو بوارەدا. ئەمڕۆ مامۆستا ئەیوبمان بان کردو ئەو کەسێکی شارەزایە لە بواری ئەدەب و مێژوودا کە هەتا ئێستا خاوەنی 27 کتێبە لە بواری لێکۆڵینەوە و ئەدەبی و مێژوویدا. بەڕاستی ئەوە جێگەی شانازی هەمومانە و چەندین وڵات گەڕاوە تا ئێستا بە شوێن سەرچاوەیەکا گەڕاوە کە ئەدەبی بێ مێژووی بێ هەرچی بێت ئەم گەڕاوە دڵسۆزانە بۆ ئەوەی یعنی ئەمە دڵسۆزی خۆیەتی کەواتە. ئێمە بۆیە لێرە ئەمڕۆ پێویستمان زانی کە لێرە ئامادە بێت و ئەو کۆڕە کە چەند ئەرکی کێشاوە هاتوۆتە ئێرە و ئامادە بۆ ئێمە ئەو پێشنیارەمان بۆ کردو کە کۆڕێکمان بۆ بکە. سوپاسیەکەین لێرەوە و لە 18 مانگیشا ئێمە کۆڕێکی ترمان کرد، کۆڕێکی شعری بوو بۆ خات و ڕۆژ هەڵەبجەیی کردمان
و لە دوای کۆڕەکەیش ڕێزلێنانماندا بەشکرد بەسەر 14 کەسایەتی کە ئەو کەسانش لە بوارە جیاجەکاندا بوون. هەبوو شاعیر بوو، هەبوو لە بواری میندا کە چەندین ساڵە لە بواری میندا کە گوندەکان پاکسازیە کە ئەمە خۆی بۆ خۆی حەقە تەقدیر بکرێ و هەبوو نووسەر بوو و ئیتر لە هەموو بوارە جاجەکانە ئێمە خەڵکمان دەستنیشان کرد بۆ ڕێزلێنانمان پێبەخشن چونکە ڕێزلێنان خۆی بۆ خۆی هاندەرێکە بۆ ئەوەی تو ئەو کەسانە بەسەرەکەیتەوە هاندەرە بۆ ئەوەی زیاتر دڵسۆز بێ بۆ ئیشەکەی زیاتر پەرە بە ئیشەکەی بات. ڕۆستەم یەکێکە لەو نووسرانی کە ساڵانێکی زۆرە سەبارەت بە بابەتە ئەدەبیەکان دەنووسێت و لێقۆڵینەوە لە تێکستە ئەدەبیەکان دەکات. بێماندووبوون سنوورەکان تێدەپڕێنێت و لە پێناو دەستکەوتنی بەڵگەنامەکان و دڵنیابوونەوە لە مێژووی ئەدەبی کوردی. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. سپاس بۆ هاوکارمان ژین عەبدوڕەحمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. خوا سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانم کە ZH مۆدەیە لە گەڕێکی ئاشتی خواشیرینی تابان. و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون. هەتاکوی ئێوارەیەکی دیکە بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە. ئێوارەیەکی خۆش.